هارم پێت وەڵام دکتۆر لەبەرەوەی پارەمان لێوە نەگری خواستی نێودەوڵەتی و خواستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستمان ئەوەندە گەورە بێت کە بمانێت دەورێکی سیاسی تایبەت بێت. لەلای ئێمە لە کوردستان ئەتوانین بڵین زانکۆکانی هەرێمی کوردستان فکرین تاجەکە تۆ شتێکی تازە بکەیت دەبێت لە بۆچوونێکی نەتەوایەتیەوانی بیرکەیتەوە نە لە بۆچوونێکی حیزبی دەسەڵاتداریەوە. سیاسەکانی هەرێمی کوردستان پێت وایە زانکۆکان بە نەزەری ئەعتیباروەرە ئەو گۆڕانکاریە تو ناتوانێت لە ماوەی شەو ڕۆژێکە بڵێ من دەتوانم هەمووی بگۆڕم و بە 4 بڕیار جێبەجێ بکەین. جیاوازەکانی نێوان زانکۆیەکی ئەهلی ئەگەر کوردستان بەنەوەگری لەگەڵ حکوومەتەکان بخوێن ئێمە ناتوانین بڵێ ئەوە خەتای حکوومەت یا خەتای زانکۆکان ئەمە بازاڕەکەی جیاوازە. ئێمە واد بە خەڵکمان گەیانوە ئەمە وەکو سەردانێکی حەج وایە کە چوویتە حەجت کرد شتێنەکەت دەبەستیت و کارت تەواو دەبێت. چاوپێکەوتن لەگەڵ خالید ساڵح سەرۆکی زانکۆی کوردستان شەوی هەینی کاتژمێر 9:05 لە MRTV پێشکەشتان دەکرێت.